وا چەند ڕۆژێکمان ماوە بۆ سەر ساڵی تازەی ئەوەی کە ئەڵێن عیسا کوڕی خوایە، ئەوەی کە ئەڵێن مەریەم ژنی خوایە. تۆی مسلمان ئەڕۆی لەوێ بایەدەی هەڵەپەڕی هۆڕن لێ تەرەقا تەقێنی تەقاکەی خۆشی ئاگاشی لە خۆ نییە بەشداری لە جەژنی کێیە؟ جەژنی لەدایکبوونی کوڕی خوا ئەو کوفرە گەورێ. ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه أوي غير إسلام وكو دين هل بجير إخوة يقول أفرمي لي قبل معكم في خمالي خالص صلى الله عليه وسلم من تشبه بقوم فهو منهم هر کسی وکو قومێکە خۆی وکو ئەوان لێ بکا بەشداری کا بچێتە سەر ژادەکان پیرۆزباییان لێ بکا لە دیسکۆ و لە نادی و لە هۆڵەکانە بەشداریان کات دەفەرمێ وکو ئەوان وایە. ئەو تحریفاتانەی کە لە دینی مەسیحیەتە هەیە بە مروری زەمە ئەگاتە ئێمە ئەگەر بێت و تەرژینی دینەکەی خۆمان بە قووەت ڕانەگرین، دیوار و قەڵا و شورا و خەندەقەکانی دەور و پشتی شەریعەتەکەی خۆمان بە قووەت ڕانەگرین. ومن يتولهم منكم فإنه منهم. هەر کەسێ لە ئێوە ئەوانەی خۆش بوێ ئەو جەژنەی خۆش بوێ ڕەبی مبارەکی بێت خدا ئەفەرمی ئەوە لەوە. خشتیشمانەوەی ئێمە لە زستاندا بەڕاستی نە ئاهەنگمان هەیە بۆ سەرەتای ساڵی زستان ئەمە بیدعەیە، ئەمە هیچ دینێکی ئاسمانی نییە، ئەمە هی بتپەرستە کۆنەکانی پێش ئیسلام و پێش ئاینای ئاسمانیەکانە. ئاهەنگ بژێڕین ئەمە سەری ساڵە ئەمە سەرەتای زستانە هیچ ئاهەنگ ناژێڕین.